دەست بەکاربوونی کۆمپانیایەکی بیانی لەوە بەرهێنانی نەوتدا لە سنووری گوندی سەرکۆی سەر بە قەزای قەرەداغ ناڕەزایی گوندنشینانی بەدوای خۆیدا هێناوە و ماوەی 3 ڕۆژە لە خۆپیشاندان بەردەوامن. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزێکی ئەمنی کە نزیکەی 50 چەکدار بوون لە سلێمانیەوە داویانە بەسەر گوندەکەدا و لە هەڵمەتێکی ڕەشبگیریدا 7 کەسیان دەستگیر کردووە. ئەو هێزە چەکدارە ڕەزامەندبوونی گوندنشینەکان و کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکانیان کردووە بە مەرجی ئازادکردنی ئەو 7 هاوڵاتیە. شەڕ و ئاژە و ئاڵۆزی دروست بوو لە سلێمانی و هێزە ناکە بریدەوە لە شەژمی زەمینی بۆ 50 نەفەر 35 نەفەرە بوون بە هاتبوون تر هەر بەر بوو بناو گەنجانەی کە دەوریش 8 نەفەر بوون گیران 8 نەفەر بوون گیران بە شێوەیەکی ناشرین لێیاندان و بردیان بە سلێمانیەوە بۆ 2 ڕۆژە 3 ڕۆژە بێ سژنن کە بە هیچ شێوێنە لیان پستیاون هیچ بەشینەکە بەر نەدراون. پێمان ناخۆشە بەڕاستی ئاوەکەمان سپینێ ئەو بۆ خۆی وەکو بەرزی بانان بۆی دەرچێ و ئاوی خۆی بەرێ و بیرە نەوت لێبات ئێمەش لێرە بۆ قەترێ ئاو بەڕاستی ئاوەکەمان وشکەکات ئاوە بەو شێوازەی کەوان باسەکرێ و خەڵک باسەکە ئێمە پرسیارمان کردووە ئاوەکە ئێمەش وشکەکات یعنی ماقول نییە هەروەکو زەمیرێکی خۆیان ئەوەنە بە زەمیر بن حەقی وایە ئێمە پێویست ناکە بڵین کاکە نەخێر نابێ ئاو هەڵکەنە خۆیانە بێ وجدانیان پرسیارکەن ڕێ قانونیەکەی قانون کوا قانون کۆمەڵێ گەنجمان من بەڕاستی برایەکم گیراوە پورزا و خاڵۆزا و یعنی 6 نەفەرمان گیراوە لەم دیاب. هۆکاری ناڕەزایی دانیشتوانی گوندەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کۆمپانیای کەناڵ ئینەرژی تورکی بڕیاری داوە بیرێکی ئاوی 1000 مەتری لەسەر چاوەی ئاوی گوندەکە لێ بدات و ئەوانیش لە مەترسی وشکبوونی ئاوی لادیەکەیان بە هەموو شێوەیەک هەنگاوی لەو شێوەیە ڕەتدەکەنەوە و داوا دەکەن لایەنی جێبەجێکار ڕێگاکەیان بۆ قیرتاو بکات. ئێمە بە ناوی خەڵکی گوندی سەرکۆوە چەند کەسێکمان لێ گیراوە 7 کەسمان لێ گیراوە 3 ماڵیان دوو لێ گیراوە لەسەر ئەم دێ گیراون داواکەین گەنجەکانمان بەر بدەن ئەم ئیشەش بە هیچ شێوەیە بۆ بیرە نەوتە بیری ئاو لێدەن بە هیچ شێوەیە ڕازینین و ئەبێ بنبڕ بکرێت و نەکرێت. بۆچی ڕازین؟ لەبەرەوەی یەکەم ئەو بیری ئەوان لێن تەنیش مەشروعەکەی ئێمەیە کە ئەوان ئەو بیریان لیان مەشروعەکە ئێمە وشکەکە ئێمەش هەموو ژیانمان لەسەر ئەم ئاوی مەشروعەیە کە ئەو وشکی کرە بێ ئێمە چۆڵیکەین. اینجا ئەوان جگە لە مێشکە ئەیکەن ئەوان زۆر بە شێوەیەکی ناشرین ئەم کاریان کرد ئێمە گەنجەکانمان پرسیان پێ نەکراوە بە هیچ شێوەیە حسابیان بۆ نەکردوون بەنای ئەوانەوە بەنای خەڵکی ئەم دیەوە هەمویان ئیمزا کردووە کاتێکش کە گەنجەکانمان بەمایانزانی بێپرس ئەم کارە کرا و کۆمپانیاکیان ناوتە سەر گوندەکەمان ئەم گوندیان فرۆشتووە. بە بیانووی ناجێگیری دۆخی ئەمنی سنوورەکە قایمقامی قەزای قەرەداغ ئامادە نەبوو قسە بۆ پەیام بکات بەڵام ناوبراو نیگەرانی خۆشی نەشاردەوە لە دروستبوونی ئەو دۆخە نەخوازراوەی کە لە گوندی سەرکۆ دروست بووە و وتیشی لە هەوڵدان بە زووترین کات گرژەکان کۆتایی پێبهێنن و دۆخەکە ئاسایی بکەنەوە. لە ئێستاشدا داواکاری لە پێشینەی گوندنشینانی گوندی سەرکۆ ئازادکردنی گیراوەکانیان و دواتر ئامادەن لەگەڵ یەکە کارگێڕەکانی سنوورەکەدا بنیشن تا ئەوەی لە ڕێگەی گفتوگۆوە گرفتەکانیان چارەسەر بکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەرەداغ.